لە چەمچەماڵ بەخشین ماڵی هەژار و کەم دەرامەت گەرم دەکاتەوە. لە درێژەی کارەکانیدا دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ بە هاوبەشی ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری سوتەمەنی بەسەر 100 خێزانی کەم دەرامەت و منداڵی بێباوەک دابەش کرد. ئەمڕۆ وەکو پرۆژێکی هاوبەش لە نێوان ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری و هەروە لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ هەڵساین بە دابینکردنی بڕێک لە نەوت و سوتەمەنی بۆ 100 ماڵی دانیشتووی قەزاکەمان ئەوەی کە ئێمە ئەیبینین و هەستی پێەکەین بەڕاستی بەداخێکی زۆرەوە لە وڵاتێکە ئاژین هەمووی بریتە لە سامانی سروشتی و هەروەها بریتە لە نەوت و غاز و داهاتە جۆر بە جۆرەکان بەڵام ئەمە لە خزمەتی خەڵکا بەکار نایەت بۆیە ئێمە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی خۆمان لە ڕێگەی خێرخوازانی ئەو خێرخوازانیکەوە هاوکارمانن لە پرۆژە خێرخوازەکانە هەڵساین بە بەسەرکردنەوەی 100 خێزانی دانیشتنووی سنوورەکەمان. سودمەندبوانی پرۆژەکانی بەخشین هاوکارەکانی دەستگاکە بەرز دەنرخێن و پێیان وایە لە حکوومەت زیاتر خزمەتی خەڵکیان کردووە. دەستخۆشی لە بەخشینەکەی زۆر مەمنونیانین چاویان لێمانە و پێنجە تیومانێ و نەخۆشین و ئەوە حاڵمانەگە بەخشین نەوتمان نەداتێ لە کۆمان بوو زەلاممان نییە عیشمان بوو بکە هیچ موچەیەکمان نییە و ئەگەر خێرخواز و بسڵمانان نەبێ یەکی بڕێتی ومانەیە گەروەگە مابوونایە کەسمان هەژار نابووین کەسمان کەم دەرامەت نابووین. وڵایی ئێمە نەوەڵا هەست ناکەین کە حکومەتمانێ هەست ناکەین کە هیچ شتێکی ترمانەیە من داواکارم لە خوای گەورە کە ئەم دەستگایە سەربەرزکە سوپاسی ئەو کەساناکەین کە ئەم هاوکاریەمان بۆ نێرن مەزاتی خواوەکو خۆم قەترەیە نەوت لە ماڵمان نەبووە هەر لەم دەستگای بەخشینە هەموو هاوکاریە گوەرەگرم بە هەموو جۆرەکانی ئەوە نەوتم وەرگرتووە ئەمساڵ خواردنم وەرگرتووە پارەم وەرگرتووە کەلوپەلم وەرگرتووە هیچ شوێنێکی تر نییە غەیری ئێرە ئێمە بە هیچ شێوە کەس ناکەین کە حکومەتمانەیە هەست ناکەین کە ئەمە شارە ئەمە وڵاتە ئێمە زۆر پێویستمانە ئێمە مناڵی بێباوکمانەیە کەم دەستگایە نەبێ پەکمانەکەوێ بەڕاستی ئەم شەو بۆ خۆم پاکم کەوتبوو بەم سەرمایەنەوت لە ماڵمانە بوو. چالاکێکی مەدەنی دەڵێت جێی نیگەرانیە ژێرخانی وڵات پڕە لە سامانی سروشتی کەچی خەڵکەکەی لە دەستگا خێرخوازیەکان بە شەرنەوەت وەردەگرن. ئەگەر بەڕاستی هەرێمی کوردستان حکوومەتێکی بواە میلەتەکەی وا نابوو ینی بەڕاستی ئەمە ئێستا من هەست بە نیگەرانێکی زۆرەکەم کەوا بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین و چەندها دەستگای خێرخوازی هەیە لەم وڵاتە ئەوان لە جیاتی حکوومەت ئەم کاراکەن بەڕاستی ئەمە کاری ئەوان نییە ئەمە کاتێک ئەم دەستگا خێرخوازیان ئەنا کاری ئەوانە کە وڵاتێکی فەقیر و کەم دەرامەت بن بەڵام لە وڵاتێکەوە بە ئاڵتونی ڕەش ناسراوە خاوەنی سەناح سامانی کانزاییە وەزی خەڵکی بەم شێوە بێت کەوا چاوەڕێی دەستی دەستگای خێرخوازی بەخشین و چەند دەستگای ترێکەوە بەڕاستی جێگەی دەستیان دەرە لە وڵاتەدا یعنی ئەوان هاوکاریانەکەن بەڕاستی ئەمە شەرمەزاریە بۆ حکوومەت. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە سەرجەم وەرزەکانی ساڵ بە پێی پێداویستەکانی خەڵکی هاوکاری خەڵکانی کەم دەرامەت و منداڵی بێباوک دەکات و باری قورسی سەرشانیان کەم دەکاتەوە. ڕێبین محەممەد کەناڵی پێیام چەمچەماڵ.